ڕۆژنامەی کوردستانی نوێ ڕۆژنامەیەکی سیاسی گشتیە و یەکێتی نیشتیمانی کوردستان دەری دەکات. 30 ساڵ بەسەر تەمەنی ئەو ڕۆژنامەیەدا تێئەپەڕێت. کوردستانی نوێ وەک یەکەم میدیای نووسرا و دوای ڕاپەڕینی میلەتی کووردا مەزرا 3 دەیەیە بەرپرسیارانە خزمەت دەکات و تا ئێستاش بەردەوامی هەیە بۆ زیاتر خزمەتکردنی خوێنەرانیشی لەم ساڵدا ڕۆژنامەکە لەسەر شێوە کار دەکات. سەرەتا پیرۆزبایی لە خۆم لە هەموو هاوکارانم لەمانەی ئێستا و لەوانەیە کە بە درێژایی مێژووی کاروانی کوردستانی لەم ڕۆژنامەیە کاریان کردو و پێوەی ماندوو بوون. ئەم ساڵ لەسەر شێوە ئیشەکەین. فۆرمی کوردستانی نوێ لە ڕووی دیزاینەوە، لە ڕووی قەبارەی لاپەڕەکانەوە، لە ڕووی ئەو وشانەوە کە لە گۆشەیەکە هەیە کە لە لاپەڕێکایە، ئەمانە هەموو گۆڕانکاری بەسەرا هاتووە. زۆربەی نووسینەکانمان کورد کردوتەوە. وادارم ئەوانی هەتا ئەم ڕۆژە لەگەڵ ڕۆژنامەکەیە بە دڵسۆزی ماونەتەوە بەردەوام بن. ئێمەش هەمیشە هەوڵی ئەوە ئەین کە باشترین و سەرکەوتووترین کار ئەوەی لە توانامانە بێ پێشکەشی بکەین، چکە بەڕاستی ئیشی ڕۆژنامەوانی ئیشێک نییە هەروە ئیشێکی ئەتیادی بێ بیکەی، وەکو بڵێ دڵسۆزی و خۆشەویستیەکە بۆ کارەکە کە ئێمەیەکەین. لە نێو ڕۆژنامەی کوردستانی نوێ گرنگی تەواو بە وەرزش دراوە و لە ڕێگەی ستادیۆمەوە خزمەت دەکات و سەکۆیەکە بۆ کۆکردنەوە و شیکردنەوەی هەواڵ و ڕاپۆرتە وەرزشی و ناوخۆیی و جیهانی. و هەموو ساڵێکیش پێش یادی ڕۆژنامەکە بەرنامەی خۆمانمان هەیە، کۆبوونەوەی تایبەت دەکرێت بۆ چۆنێتی پێشخستن و چاکردنی هەموو بەشەکان بە وەرزشیشەوە. دیارە وەرزشیش لەو گۆڕانکاریانە بەشی خۆی ئەبێەوە. ئێمە بڕیاری ئەم ساڵمان ئەوەیە کە ستادیۆم بەردەوامە بێ ئەم ساڵیش. ڕۆژنامەی کوردستانی نوێ لە 12 کانونی دووەمی ساڵی 1992 لەلایەن سەرۆک مامجەلالەوە دامەزراوە. ڕۆژنامەکە جگەلەوەی سەرچاوی هەواڵ و زانیاری دروست بووە، هاوکات منبەرێکی ئازادی هزری سیاسی و ژانەری ئەدەبی و فەرهەنگی بووە و بۆیە لە ڕابردوو ئێستاشدا ڕۆڵ و کاریگەری هەبووە لە بەرگریکردنی بیری نیشتیمانی و ماف ئازادیە گشتیەکان. هەر لە کوردستانی نوێ بابەت و لاپەڕۆ و پاشکۆکانی بایەخ و گرنگی بەسەر جەمبوارەکانی ژیان داوە بەپێی ئیتیکەکانی ڕۆژنامەوانی و هەستکردن بە لێپسراوێتی مامەڵەی کردووە. هێمن کەمال، کورتساد نیوز، سلەیمانی.